باڵەکایەتی بەهۆی بوونی کەشوهەوایەکی گونجاو سروشتێکی جوان و ژینگەیەکی سەرنج ڕاکێش هۆکار بووە بۆ دروستبوونی چەندان ناوچەی گەشتیاری. لەم ساڵدا لە باڵەکایەتی نزمترین پلەی گەرمە لەسەر ئەستی عێراق و هەرێمی کوردستان تۆمار کراوە. ئەمە شوای کردووە لەم ساڵدا زۆرترین ڕێژەی گەشتیاران لە تەواوی ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان سەردانی باڵەکایەتی بکەن. حەز بە فێنچێکی زۆر خۆش و زۆر حەز بە ئارامێکی تەواو دەکەین، بەڵام یەک گرفتمان هەیە بەڕاستی کێشەی ڕێگاوبانەکەی تەواو ناڕەحەتی کردوین. تەنانەت چەندین جار ئێمە بە پێ هاتوین بۆ ئێرە ئەگەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێک لەو ناوچانە بداتەوە ڕێگاکانی جۆرێک لە جۆرەکان خۆشتر بکە گەشتیار بە ئاسانتی دەگات تا ئەو شوێنان. داوا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جێگا خۆشانە ڕێگایەکی باشیان بۆ دابین کە بۆی گەشتیار بتوانی سەردانی ئەو جێگانە بکە. بەڕاستی لە زۆر جێگەی وڵاتانی دەرەوە ئێرە خۆشترە، بەڵام بەداخەوە بێ خزمەت گوزاریە داواکارین حکوومەت هێرن ئاوڕێک لەو ناوچە گەشتیارانە بداتەوە بە تایبەتی ناوچەکانی چۆمان و باڵەکایەتی. بەپێی ئاماری گەشت و گوزاری چۆمان لەم ساڵدا زۆرترین گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری باڵەکایەتی کردووە. ئەمەش هۆکارێک بووە بۆ بژانەوەی لایەنی ئابووری ناوچەکە. تا دێت کەرتی گەشتیاری لە سنووری باڵەکایەتی پەرە دەسێنێت و گەشە دەکا و گرنگی زیاتری پێدەدرێت لەلایەن هاوڵاتیان و دانیشتوانەکەی بۆ ئەنجامدانی چەندان پرۆژەی گەشتیاری. دێ ئێرە ڕاستە شوێنەکە دوور و ماندوو دەبی هیلاک دەبی، بەڵام کە دێ ئەم شوێنە بە چای خۆتان دەیبینن شوێنێکی تاڵی سارد، شوێنێکی ئارام، ماندووبوونت هەموو لەبیر دەچێ. وەداوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە گرنگی زۆر بەم شوێنە گەشتیارانە بدا لەبەرەوەی خەڵکانێکی زۆر لە ناوەڕاستی عێراق و باشووری کوردستان دێن بۆ ئەم سەیرانگایانە. ئەمە لە باسەرمێ ڕاهاتینە زۆر گەرمە، هەوڕۆ زۆر گەرم بە حقیقەت. ئەلانە هاتینە ئێرە جێشی گەشتیاریە زۆر سەرمەیە، هەز بە سەرمەیەکەن پێم لێ چوینە ئەلانە سەر ئەو بەفرەی گەلێک ساردە گەلێک خۆشە، ینی خۆشەشی گەلێک زێدە بەدەرە. ئەگەرچی تا ئێستا حکوومەتی هەرێم لە ڕووی گەشتیاریەوە لە سنووری باڵەکایەتی ڕۆڵێکی وای نەبووە بۆ بنیاتنانی کەرتی گەشتیاری، بەڵام سازگاری سەرچاوە ئاویەکان و کەشوهەوای ناوچەکە و دیمەنی کەویە بەفرەکان لە چواروەرزی ساڵ هاوکات بوونی چەندان بنەمای گرنگی سروشتی گەشتیاری وای کردووە باڵەکایەتی لەم ساڵدا لە ڕیزبەندی یەکەم دابێت کە زۆرترین گەشتیار سەردانی کردووە. گەشتیاران لەو ناوچەیەدا دڵەکانیان ئارام دەکەنەوە و دەخوازن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش گرنگی زیاتر بە کەرتی گەشتیاری بدەن لە سنووری باڵەکایەتی. چەندە پلەکانی گەرما لە شار و شارۆچکەکانی عێراق و هەرێمی کوردستان بەرز بن لە باڵەکایەتی و لە پڕژێ پلەکان کەمتر لە 15 پلەی سەدی گەرما لەو ناوچەیە بوونی هەیە. ئەمە شوای کردووە ڕێژەیەکی زۆری گەشتیاران سەردانی ئەو ناوچە گەشتیاریانەی باڵەکایەتی بکات. عوسمان کورسات نیوز هاوینە هەواری پڕژێ.